و بتوانین بەراوردیان بکەین چونکە ئەوان لە نووسینی 1800ەکان و 1970ەکان کۆنترن. ئەمە لایەنێکی کە ئەوەی کە دەبێت زۆر بایەخی پێ بدەین ئەهلی دینەکە خۆیان چیان نووسیوە. یعنی ئێمە ئێستا پتر لە چەندەکە نزیکەی 1000 بەڵگەمان ماوە چ نووسین بێت چ بەشی زۆری هینە چی پێڵێن ئارتیکل یعنی گوتارە کە ماوەتەوە بە زمانی پەهلەوی کە دەتوانین سوودی لێوەرگرین هەرچەندە هەندێکیان گەلێ بە خراپی شێواندراون چونکە بەشێک لەو کتێبانەی کە مابوون لە سەردەمی شایە کە چاپیان کردەوە لە سەردەمی شایە ڕخنەیان گردووتیان ئەو بەرهەمە پەهلەویانەی زەمانی ساسیانەکان وشەی سریانی زۆرتیایە سریانەکان نووسەر بوون لە بەڵاتی ساسانیدا هاتن وشەکانی هەموو لابرد بە گومانی ئەوەی ئەمە وشەی سریانی ئە وشەی فارسیان لە بەینادانا ئەمڕۆ پەهلەویەکە دەخوێنیتەوە وازانید لە تاران دانیشتووی فارسی دەخوێنیتەوە جا بۆیە جارێکی کەش دەبێتەوە ئێمە دەبێ بگەڕینەوە بۆ سەرچاوە پێمان ناکرێ وەرجێران لە وەرجێرانەوە بکەین هەتاکو ڕێنێسانسی ئۆروپی کە باسی دەکەن ئەگەر بە وردی مێژووی هزر بخوێنینەوە لە ئایدی هیستوریا دەبینین لە ئیتالیا گروپێکی زۆر بچووک پەیدا بوو ناویشیان زۆر کەم دێ بەستە زمانانە بەخۆیان دەگوت مۆنۆتیست ئەم مۆنۆتیستانە بەمەسی ئەوە نەبوو یەخوا هەیە بەڵام یەک سەرچاوەیان باس دەکرد هاتن ئەوەی بە عەرەبی بوو وەرجێڕابووەوەی بە فارسی وەرجێڕا ئەمانیان هەموو لا بروتان ئێمە خۆمان وەری دەجێڕینەوە وتیان ئێمە دەمانەوە بچینەوە سەرچاوەی سەرەکی ئێمە خۆمان لە سەرچاوەی سەرەکیەوە وەری دەجێڕین دەهێنینەوە بوو بێم لە توی وەرجێڕم لە توی وەرناجێڕم ئەوە بووە بەرهەمێکی گەلێ مەزنی سەردەمی ڕێنێسانسی ئۆروپی و دەرگایەکی نوێی بۆ ڕێنێسانسی ئۆروپی کردەوە هیوادارم ئەو ڕێنێسانسەش لە لای ئێمەش دەست پێ بکات ئەنجا هەموو دەمانەوێت بزانین زەردەشت چی گوتووە و چی دەڵێ و چۆنە ئەلبەتە ئەمن بەسەریدا دەچمەوە ئەویش بە تۆزێ وردی باز دەکەین یا تۆزێ بە کورتی باز دەکەیت بۆ ئەوانەی حەزیش دەکەن زیاتر لێ قوڵ بنەوە هیوادارین کە فرسەتی کەش بێتە پێشەوە ئەمن وەکو وتم زەردەش یەکێ لە موغان بووە پلەی موغایەتی ئازووتەر بووە ئازووتەر ئەوەی ئاگای لە ئاگرە ناهێڵێ بکوژێتەوە یا حەز دەکەم پێش ئەوەی بچینە سەر باسی خودی زەردەشت باسی ئاگرتان بۆ بکەم پەیوەندی ئێمە و ئاگرکەدە چییە لە دینی کوردیدا لە هیچ کات و شوێنێکیدا پەرستگایەک بۆ خودا نادۆزیتەوە من باسی مزگەوتم بۆ کردن بەس مزگەوت داری عیلمە دوایی باسی دەکەم بەڵام ئێمە رێکێ لە کۆنترین کۆمەلگا جوتیاریەکانی دنیاین و پێشەوەی جوتیاریشمان بۆ بێ ڕاوچی بووین وەکە تەمەشای میترا دەکەین دێتە سەرزەمین و گایەکە سەردەبڕێ و ژیان پەیدا دەبێ دەبینی تیرۆکەوانێکی پێ تیرێک لە بەردێک دەدا ئاوی لێ دێتە دەرێ هەتا ئاو بخۆینەوە ئەنجا دێ مرۆڤ فێری ڕاوچێتی دەکا کەواتە دەزانین ئەو دینە پەیوەندی بە ڕاوچێتیەوە هەیە سەرەتاکانی لێەوە پەیدا بووە هاتووە کە ئاگر دۆزراوەتەوە کردنەوەی ئاگر داگرسان کارێکی ئاسان نەبووە کارێکی زۆر زەحمەت بووە لە هەموو دەیەک لە دێکانی وڵاتی ئێمەدا لە ناوڕاستی دەیەکەدا ئاگرکەدەیەکیان کردووە یعنی جێگایەکی ئاگر ئەو ئاگرەی کە دایان گرسانوە نەیان هێشتووە بکوژێتەوە و دوایش دەستور بوو هەتا من لە نەنکەکانی خۆمان لە بیرمە کە ئاگریان داگرسان تۆزێ خۆڵەمیشیان بەسەرا کرد نیانە کوژەنەوە ئاگرەکە وەک خۆیە بایە ئەمانە ئاگریان ناکوژەنەوە هەتا ئاگر نەکوژێتەوە تۆ دەبایە نەفرێکی بۆ داری ئاگادارە بێ دوایی وای لێ هات ئەو نەفرە ئاگاداری ئەو ئاگرەیە کە دەتویست قوربانیەک بکەیت دەچووی لای ئاگرەکە دەتکرد کە دەچووی ئاهەنگێ بکەیت دەچووی لای ئاگرەکە دەتکرد یعنی بەو شێوەیە ئەو ئاهەنگە سمبولێکی کەلتوری و مێژووی گەلێ مەزنی بۆ ئێمە پەیدا کرد و ئەوانەی باسی زەردەشتیت دەکەن یا هین لە هەموو شوێنێکی ببخشە لە هەموو شوێنێکی ئاگرکەدە هەبێ معنای ئەوە نییە زەردەشتیت هەبووە بەڵام لە هەموو شوێنێکی ئاگرکەدە هەبێ معنای ئەوەیە موڵ هەبووە ئەمە دووشتی جیاوازە
لە هەموو شوێنێکی ئاگرکەدا هەبێ مخ هەبووە سەرپەرشتی دینی کردووە ئەما کام دینیانە ئەوە نازانێت چونکە خودی ئاگرکەدەکە بەرهەمێکی مێژووی ناوچەیەکی دیاری دنیاە پاشان مۆڵەکان لەگەڵ خۆیان وەکو چۆن دینەکانی کە هەوڵیان داوە دینەکانیان بڵاوکەنەوە مۆغیش گەڕاوە دینی بڵاو کردوتەوە تۆ لە ئەرمینیا ئەچی ئەمڕۆ ئینی ئێمە بینی لە ئەسینا ئەیدۆزیتەوە لە سووریا و فەڵەستین ئەیدۆزیتەوە لە ئەفغانستان ئەیدۆزیتەوە لە بەش وڵاتەکانی سەر بە رووسیا ئەیدۆزی سۆڤێتی کۆمەڵێک لەوانە ئەیدۆزیتەوە ئەمانە گەڕاون جێگایان دروست کردووە جێگای بەرز بۆ ئەو ئاگرە چونکە ئاگرەکە سمبۆلێک بووە بۆ ژیان کە ئاگرێت هەبووە ژیاوی ئەمە بە کورتی لە بارەی ئاگرەوە گرنگ زەردەشت دیە زەردەشت ئەوی دەیکا خواکان هەموو لا دەبە زەردەشت خۆی باوەڕی تەنها بە یەکخوا بووە یعنی ئەو ڕیفۆرمێک لە ناو دینی مغاندا دەکا وەکو مغێک شۆڕشێک لە ناو خۆیان دروست دەکا دەڵێ یەک خوددا هەیە ئەویش مەزدایە مەزداش خودای عەقڵە یعنی دێت عەقڵ هەڵدەبژێرێت و هەتا لە گاتاکاندا کە دەڵێ ئەی مەزدا من تۆم لە ڕێی ڤەهومەنەوە ناسی ڤەهومەن چێیە ڤەه یعنی بە من یعنی عەقڵ ئەمڕۆ دەڵێ مایند بە ئینگلیزی ڤەهومەن ئەمڕۆ بە کوردی بووە بەناو دەڵێ بەهمەن ئەو ڤەها بووە بە بە ئەویش من کەواتە بەخوا دەڵێ ئەمن تۆم لە ڕێگەی فکری چاکەوە ناسی من تۆم لە ڕێگەی ئەندیشەی چاکەوە ناسی کەواتە لێرە پێناسەیەکی ناسین دەکا کە پەیوەندی بە بارێکی عەقلانی هەیە کە تۆ لە ڕێگای حزرەوە لە ڕێگای پێگەیشتنێکی عەقلیەوە ڕاستیەک بە ڕاستیەک دەگەی بۆیە ئەو خودایە هەڵدەبژێری وشەی ئاهورا هەر چەندێک بیهێن و باسی کەن و گەورەی کەن و بچووکی کەنەوە بە کورتی واتای مەزن دەدا واتای سەروەر دەدا و وشەی ئاهورا لە سانسکریتدا بۆ بە ئاسوورا و ئەمڕۆژ لە کوردستانە خەڵکێک هەیە پێیان دەڵێن ئاسووری کە ئەوانیش هەر پەیوەندیان بەو خودایەوە هەبووە ئەجا زەردەشت دێ کە باسی ئاهورا دەکا باسی مەزدا دەکا و پێشگری ئاهورای دەخاتە پێش دەبێتە سەروەری زانا دەبێتە زانای مەزن دەبێتە زانای مطلق ئەم زانایە چۆن جیهانی دروست کرد لە زەردەشتیەتدا ئادەم و حەوانیە لە زەردەشتیەتدا ئەو دەڵێ هەنجانێک هەیە هەنجان یعنی قاعدە یعنی ڕێسا یعنی نظام بەناوی لە کۆندا بەناوی ئاترا یعنی ئاگرە بەناو براوە دوایی وردە بووتە ئاتەر بووتە ئاشر ئاشا ئەمڕۆ ئێمە دەڵێن ئاشا ئاشا یعنی یاسای چاکی و پاکی یا چاکترین یاسا پاکترین یاسا ئەڵێ ئەم قانونە ئەم یاسایە بەپێی کار و بەرکار دەکەوێتەوە یعنی فعل و ڕەتفعل کە من دێم شتێک دەکەم لە ئەنجامی ئەوە شتێکی کە پەیدا دەبێت یعنی ئەم کردارەی تۆ ئەنجامێک لە ئەنجامی ئەو کردارێکی کە پەیدا دەبێت ئەو جا لە کەونەوە دەست پێ دەکا زەردەشت لە کۆسمۆسەوە دەست پێ دەکا هەرچی ئەستێرەی هەیە هەرچی هەتاوی هەیە هەرچی هینی هەیە لەوێەوە وردە وردە دەست پێ دەکا هەمووی بەپێی ئەم قاعدەیە دروست بووە ئەم هەنجانە دروست بووە کە کار و بەرکارێ فعل و ڕەتفعل هەیە پەیدا دەکا ئەنجا دێتە سەر ڕووی زەمین لەسەر ڕووی زەمینیشە هەموو شتەکان لە ئەنجامی ئەوەدا پەیدا بووە و وردە وردە دێتە دەرونی مرۆڤەوە لە ناو دەرونی مرۆڤیشە ئێمە ئەو کار و بەرکارە ئەو فعل و ڕەتفعلە هەیە هەرچی شتێکی مرۆڤ بیکا ڕەتفعلێکی دەبێت ئەگەر فعلەکەت چاک بێ بەرخوردەکەشی چاک دەبێت ئەگەر فعلەکەت خراپ بێ بەرخوردەکەشی خراپ دەبێت یعنی ئەمە ئیتر ڕێگایە کە هەمووی بەیەکەوە بەستراوەتەوە لە ئافریتکردنی لە خەلقکردنی ڕۆژ و مانگ و ئاسمان و ستارەوە هەتا دێتەوە ناو دەرونی مرۆڤ ئەمە بۆ تێگەیشتنی زەردەشتیەت زۆر گرنگە ئەنجا زەردەشت دێت ئەم کردار و بەرکردارە ئەم فعل و ڕەتفعلە وردە وردە پێشی دەخا دەڵێ لەناو ئێمەدا لەناو هەموو مرۆڤێکدا لەناو هەموو بەردێکدا لەناو هەموو دارێکدا لەناو هەموو ئەستێرەیەکدا دوو هێزەیە دوو وزە هەیە ئەمڕۆ ئەمە پێیان دەڵێن پۆزیتیڤ و نەگەتیڤ ئەلبەتە بە زمانی کۆنی خۆیان وتیانە دوو گەوهەر هەیە ئەو گەوهەرانە ئەو دوو گەوهەرە
کە لێرەدا ئێمە سیمبۆلیان دەبینین ئەو دوو شتای ئاوا لە بنەوە لە هینەکەیە هەیە لە تەنیشتەکانەوە یەکیان پێی دەڵێن سپانتەماینۆ یەکیان پێی دەڵێن ئەنگرەماینۆ ئەوجا لە پێشە ئەنگرەماینۆتان بوو باز بکەم سپەنتەماینۆکە چاکتر تێدەگەن ئەنگرەماینۆ ئەنگرە یعنی ئەنگری ماینۆ مایند یعنی ئەنگرەماینۆ یعنی خۆی لە ماینۆ لە زمانی کۆنی ئێمەدا بەواتای سپیرت بەکار هاتووە ڕۆح بەڵام من بۆ ئاسانکردنی شتەکە دەڵێم مایند ئەتاکو پێکەوەی ببەستینەوە یعنی ڕۆحی خراپە و ڕۆحی چاکە بڕۆ مەسیحیەکان بە ڕۆحی چاکە دەڵێن هۆلی سپیرت ئەم پۆزیتیڤ و نەگەتیڤە لەناو هەمومانە هەیە ئەنجا پلەکانیان جیاوازە ئەم پۆزیتیڤ و نەگەتیڤە هەتاکو ئێمە لە کاتی کردنی شتێکان نەبین یا لە کاتی بڕیاردانی شتێکان نەبین سەر هەڵ نادەن بەڵام لەو کاتی کە پێویستیمان بە بڕیار وەرگرتن بوو لەو کاتەی پێویستیمان بەوەی شتێک بکەین ئەم پۆزیتیڤ و نەگەتیڤە یعنی ئەم چاکە و خراپەیە لە ناو مێشکی ئێمەدا دەست بە جەنگ دەکەن دش بە یەک هەتا یەکێکیان زاڵ دەبێ بەسەری ئەوی دەرا و ئەنجا ڕەنگەکەی دەردەکەوێ بڕیارەکەمان بەلای چاکەیە شکاوەتەوە یا بڕیارەکەمان بەلای خراپەیە شکاوەتەوە ئەو جا دێت دەڵێ مرۆڤ هەتا ئاستی ڕۆشنبیری بەرزتر بێ کاری بڕیار وەرگرتن لای ڕاستتر دەبێ مرۆڤ هەتا ئاستی ڕۆشنبیری کەمتر بێ بەلای خراپەکەدا زیاتر دەچکێتەوە و ڕوونیشی دەکەینەوە بۆ چونکە دەڵێت زیاتر تەنها بە هەست بڕیار دەدا نەک بە عەقڵ و هەست هەنگاوێکی کەش لە کارەکە دەچێتە پێشێ دەڵێ باش عەقڵ خۆ دەتوانێت عەقڵەکەش بۆمبایە دروستکە شتێکی خراپە بکە کەواتە ئێمە ئەو عەقڵە دەبێ زامنێکی بۆ دانین شتێکی بۆ بەستینەوە ئەمڕۆ پێی دەڵێن وجدان ئەڵێ ئینسان وجدانی هەیە وشەی وجدان لە ئاوێستادا نییە وشەی وجدان لە ئاوێستادا یان نووسراوە دین دەئێنا شێوە کۆنەکەیەتی و دوایی دەبێ بە دین یعنی لە زمانی کوردیدا وشەی دین یعنی وجدان کە کۆن وتیانە مرۆڤێکی بە دینە یعنی وتیانە مرۆڤێکی بە وجدانە کە یەکێک لە مناڵەکانی خۆی ئەیە خراپ بوو هێنا زۆر بێدینە یعنی زۆر بێوجدانە جا لێرە شتێکی خۆشە بۆ ئێمە بزانین کە هەموو شەی دین و شەیەکی کۆنی کوردیە و هەموو واتاکەشی واتایەکی قوڵتر بە ئێمە دەبەخشێت چونکە پەیوەندیەکی بە بار و دۆخی ژیانی ڕۆژانەمانەوە هەیە و هەروەها پەیوەندی بە عەقڵ و بیرکردنەوە هەیە پەیوەندی مرۆڤ و مەزدا چۆنە لە هەندێک دیندا پەیوەندیەکە پەیوەندی دەسەڵاتدار و پەیوەندی خودا و مرۆڤ پەیوەندی دەسەڵاتدار و کۆیلەیە لە دینی ئێمەدا نا مەزدا دەسەڵاتدارە نە مرۆڤیش کۆیلەیە ئەو شتانە هەندێک ماوەی دەوێ هەتا وردە بە شێوەیەکی کە بیر دەکەینەوە دەڵێ لەو کاتەدا ئەتا بینە سەر هەندێک لە داستانە دینیەکانمان لەو کاتەدا کە هێشتا لەشمان نەبوو تەنها فرۆهەر بووین یعنی تەنها بەشێک بووین لە ئافریدگار و لە دنیای ئافریدگاردا دەژیاین هات پرسێکی پێکردین گوتی ئەگەر لەشتان بدەمێ ئایا دەتوانن ببن بە هاوکارم لەسەر ڕووی زەمین ئەوە ئافریدگاری کەون و کائینات هات پرسی پێکردی ئێمەش وەڵامماندایەوە بڵێ لەو ڕۆژەی ئێمە هاتووینەتە سەر ڕووی زەمین ئێمە هاوکاری ئافریدگارین ئیشمان ئەوەیە کە لەسەر ڕووی زەمین لێرە جیهانێکی شاد خۆش دروستکەین ئەویش باس دەکەینەوە ئەمە هەتا لە شێوەی پەیوەندێکە بگەین کە دێینە سەر داستانی جەمشید لە دینی ئێمەدا یعنی نوحی جوولەکە یا نوحی ئەوەی لە ئەمڕۆ ئۆڵد تەستەمێنت و ئەوانەیە بەکاردێ و خۆی ناوی جەم بووە کە لە ئاوێستادا بە یەم نووسراوە دوایی بووە بە ج یعنی وەشید لە ئاوێستایە یعنی درەخشان یعنی ڕووناک ئەویش لەبەرەوەی زۆر جوان بۆ پیانوتووە جەمی جوان جەمشید جەمی درەخشان ئەڵێ دێ بە جەمشید دەڵێ لافاوێکی گەورە هەڵدەستێ و خەڵک دەمرێ و هەستا ئەو خەڵکەی کە لەگەڵتە بیان بەسەری چیا و لەوەی ئەشکەوتێکەیە و لە ئەشکەوتەکەی بن و
مەڕ و ماڵات و دار و خواردن و گەنم و جوو هەموو شتێ لەگەڵ خۆتان ببن چونکە ماوەکە دوور و درێژی پێچێ و هەتاکو ڕزگارتان نەبێ یەنەوە خوارێ. ئەو داستانە بەسەرچێ و ئاو ئەڕوات و یەنەوە خوارێ بۆ لادەکانی خۆیان ئاهورە مەزدار و لە جەمشید دەکاڵێ جەمشید تۆ ئینسانێکی زۆر چاکی وایت وەرە ببە بە پێغەمبەر. جەمشید دەڵێ نەخێر ئەمە نامەوێ ببم بە پێغەمبەر، بزانە پلەی ئازادی لێرەدا، یعنی ڕەفز دەکا ببێ بە پێغەمبەر. ئەمە ئەم جۆرە پەیوەندیە، ئەم جۆرە دیالۆگە لە نێوان مرۆڤ و خوددادا لە شوێنی کەدا نایدۆزیتەوە، لە شوێنی کەدا بەرچاوت ناکەوێ کە خوددا بە یەکێ بڵێ تۆ پێغەمبەری ئەو دەڵێ نامەوێ ئەمە نایکەم بە ئازادانە و پاش ئەوە سزا نەدرێ، ئەخر ئەوەش گرنگە و پاش ئەوەش سزا نەدرێ. لەبەر هەروەها وەکو پەرەنتێسێک لێرە چونکە باسی کتابی عبریەکان جوولەکەم کرد، یعنی ئۆڵد تەستەمێنت تەورات، بۆ ئاگاداری مێژووی تەورات لە بابل نووسراوەتەوە نەک لە فەڵەستین و پاشان کە هینەکان کە جوولەکەکان ڕزگار کران و گەڕانەوە فەڵەستین یەکێ لە میرەکانیان بەداخەوێستە ناوم لەبیر نییە ئەو بەشێکی زۆری لەو نووسراوانە لەگەڵ خۆی بردەوە. بۆیە هەتاکو خودی تەورات بەشێکی زۆری مێژووی میسۆپۆتامیای پێتێکەڵ کراوە، ئەمما بە چ شێوەیە جێردراوەتەوە ئەوە دەکەوێتە سەر ئەوانەی کە جێراویانەتەوە. بەڵێ دەڵێ ئێمە خوازیارین لە ریزی کەسانێ بین کە جیهان بەرەو ئاوەدانی و پێشڕەوی دەبن. ئەو لە گاتەکاندا نووسراوە. یەکێ لە ئەرکە هەرە گەورەکانی سەرشانی ئێمە کار و کۆششە. دەڵێن لە زەردەشت دەپرسن چێ دەچێتە بەهەشت، دەڵێ ئەو مرۆڤەی لەسەر ڕووی ئەم زەمینە خەبات دەکات بۆ دروستکردنی بەهەشتێ ئەوە جێگای بەهەشتە. بەهەشت بە عیبادەت و نوێژ نییە، بەهەشت بە حەج و حەجکاری نییە، بەهەشت بە کار و کۆششە، بە چاکەیە، بە دروستکردنە. ئەوە بەهەشتە لای ئێمە. بۆیە ئەوانەی کە خەبات دەکەن لەسەر ڕووی ئەم زەمینە بەهەشتێ دروستکەن ئەوانە جێگایان بەهەشتە، ئەوانە دەچنە بەهەشت. و بەو شێوەیەش ئەو ڕۆژەی بەو ئەنجامە گەیشتین، ئەو ڕۆژەی بەو شادیە گەیشتین کە ژیانمان لەسەر ڕووی زەمین کرد بە بەهەشت، ئەو دەما وامان لێ دێ لە بەهەشتا دەمرین و کە ماڵ ئاواییمان کرد دیسان بەرەو بەهەشتیش دەچینەوە، یعنی دەگەینە پلەی نەمەری. لە لای ئێمە مرۆڤ دەتوانێت بگاتە پلەی نەمەری، بەڵام قەت نابی بە ئافریدگار. یعنی ئەو بە ئێمە دەڵێ کاکە تۆ لە ڕێگای پێشکەوتنەوە دەتوانی بگەی بە پلەی سپانتەمینۆ، بە قودسیەت بگەی. مرۆڤ دەتوانێت بە پلەی قودسیەت بگا لە لای ئێمە، بەڵام لە ڕێگای عەقلی چاک، زمانی چاک، کردداری چاک. و ڕێگایەکی بۆ دروست کردووین کە ئەمڕۆ لە ئەدەبیاتدا بە ئیمشا سپندان ناو دەبرێن. ناوەکانیان بە دروستی بخوێنینەوە. ئەوانە پێیان دەڵێن حەوت پێگەی عیرفانی زەردەشتی کە کۆمەڵی قۆناغا مرۆڤ دەبێ پێی بگا هەتاکو وردە بەرز بێتەوە و بگاتە پلەی قودسیەت. پلەی یەکەم پلەی ڤەهومەنە، وەکو باسمان کرد ڤەهومەن یعنی ئەندیشەی چاک، هزری چاک، بیری چاک، فکری چاک. کەواتە ئەمە یەکەم شتە کە ئێمە دەبێ خەباتی بۆ بکەین، یەکەم شتە دەبێ خۆمان ڕابێنین کە لێرەوە چاکە بەکاربێنین. ئەنجا هەنگاوی دووەم پێی دەڵێن ئاشەڤەهیشتە کە معنای بەرزترین پاچی، بەرزترین و چاکترین پلەی پاکی و عیفەت، پێی دەڵێن چاکی ئاشووی، چاکترین ئاشوویش. کەواتە باش عەقڵەوە دەبێ بەرەو پاکی و عیفەت بڕۆین. هەنگاوی سێیەم پێی دەڵێن خشە فرەڤەریە، ئەمەش زۆر هەنگاوێکی زۆر گرنگترە. خشە فرەڤەریە هەتا من بە وردی بۆتان هینکەمەوە، یعنی
دەسەڵاتداری چاک هەموو مرۆڤێک دەسەڵاتی هەیە بەڵام ئەو دەسەڵاتە چۆن بەکاردێنی ئەو دەسەڵاتە شەهری وەر ئەمڕۆ پێی دەڵێن شەهرەدار ئەوی دارای شارەکەی والی شارەکەیە بەڵام لە دینی ئێمەدا هەم باسی هەڵبژاردن دەکات دەڵێ چۆن چ دەسەڵاتدارێک دەتوانی هەڵبژێری و هەروەها ڕەوشتی دەسەڵاتدار دەبێت چۆن بێ و ئەنجا ئەو ڕەوشتە دێ باسی ڕەوشتی ئاهورە مەزدا دەکات کە ئافریدگاری کەون و کائیناتە دەڵێ کاکە تەمەشاکە ئافریدگاری کەون و کائینات خراپە بەرامبەر بە مرۆڤ ناکە مرۆڤ عەزێت نادا بۆیە دەسەڵات مرۆڤ کە دەسەڵاتی هەبوو دەبێت دەسەڵاتی چاک بێ ئەو دەسەڵاتە بە چاکی بەکار بێ و پاشان بیر و ئەندیشەی ئەم دەسەڵاتی چاکە چووە ناو فەلسەفەی یۆنانیشەوە و لای وابزانم ئەرستۆیە لای ئەفلاتۆن دەیدۆزینەوە بەڵێ هەنگاوی چوارەم ئامادەمون باش بەسەر چاو ئەگەر هێم بوو ئەم سێدێڕە تەواوەکەم دوایی پشوویە گەین هەتاکو هین نەبێ چکە من زۆر بە پەلە قسە ئەەکەم ئەم ێوەش هیلاکە بن هەر چۆنێ بێ دەسەڵاتی چوارەم یا هەنگاوی چوارەم چیمان لێ کرد پێی دەڵێن سپەنتە ئارمەتی واتە زانستی پیرۆز و ئارامی پیرۆز ئارامی دڵ و عەقڵە هەنگاوی پێنجەم پێی دەڵێن هورڤەتات یعنی هۆرداد یعنی خۆرداد یعنی تەندروستی بە وشەی تەندروستی وتراوە خۆرداد ئەوی خۆر دەداتێ تەندروستیە وشەی هەنگاوی شەمیش ئامرتاتی پێ دەڵێن ئامرتات یعنی نەمری اینجا وردە مرۆڤ ئەم هەنگاوانە دەگرێت ئەمە پێی دەڵێن عیرفانی زەردەشتی هەتاکو دەگەین بە پلەی قودسیەت و ئێستا من پشوویەک وەردەگرین و سپاس بۆ ئەوەی تا ئێستا توانیتانە جوملێ بگرن بەڵێ سەرەتایە عافێتتان بێت و نۆشی جانتان بێ من هەوڵ دەدەم چونکە وابزانم باسی مێژوومان زۆر کرد هەندێک باسی زەردەشتێش بەردەوام بم هەندێشتی بچووکی لێ باسکەم بە خراپی نازانم یەکێ لە شتەکانی کە ئاشکرا بەرچاو دەکەوێت کە ئاوێستا دەخوێنینەوە ئاوێستا لە بەگشتی لە 99 بەشیدا باسی کەس دەکات یعنی باسی ژن و پیاوی تێنەکەوتووە چونکە تۆ باسی چاکە و خراپە دەکەی چاکە و خراپە ژن و پیاوی تیانە نێرینە و مێنی تیانە تۆ باسی بەرەو پێشەوە چوون دەکەیت تۆ باسی خەبات دەکەی ئەو هەموو باسانە کە بە گشتی باسی دەکەی پەیوەندی بە نێر و میێوە نییە یعنی هیچ ڕوخسارێکی نێرومێیی تێدا نییە و بۆیە کە بازش دەکات دەڵێ هەموو کەسێ بە ئارەزووی خۆی ڕێگای خۆی هەڵدەبژێرێ یەکێ لە شوێنەکەمەکانی کە ناوی ژنی پیاوی تێدا هاتووە بۆتان دەخوێنمەوە هەتا بزانم بە چ شێوەیەک تێدا بەکار هاتووە دەڵێ گوێ لە بەرزترین ڕاستی بگرن و بە ئەندیشەیەکی ڕۆشنەوە هەڵی سەنجێنن هەر پیا و ژنێک سەر بەستانە دەبێ ڕێگای خۆی هەڵبژێرە یعنی لەو کەمە شوێنانەشدا کە ناوی پیا و ژن هاتووە جەخت لەسەر هەڵبژاردنی ئازاد کراوە کە پایەی سەرەکی زەردەشتیەتە فەلسەفەکە گەوهەرەکەی پەیوەندی بە هەڵبژاردنی ئازادەوە هەیە کە مرۆڤ لە دایک دەبێت لە باوک و دایکێکی زەردەشتی نابێ بە زەردەشتی کەس بۆی نییە پێش تەمەنی 15 ساڵی ببێ بە زەردەشتی چکە جینا هەڵبژاردنی ئازادی بۆ نابێ بۆچی تەمەنی 15 ساڵی لە داستانە دینیەکانی ئێمەدا دەگوێرنەوە دەڵێن لە سەردەمی جەمشیدەوە و وەکو بۆم باسکردن جەمشیدی ئێمە یعنی نوحی ئەوان دەڵێ لە سەردەمی جەمشیدەوە هەموو کەسێکی دەبووە 15 ساڵ شاڵبەندی بۆ دەکرا پشتێنیان بۆ دەبەست
ئەجا چ ژن چ کوڕ یان چ کچ چ کوڕ بۆیە لە کوردەواریدا ژن و پیاومان پشتێن دەبەستن ئەمڕۆ کە پشتێنی بەست ئەوە وێنە بوو سمبۆل بوو بۆ ئەوەی ئەو کەسە بە تەمەنی بالغی گەیشتووە دەتوانێت شوو بکات و دەتوانێت ژن بێنێت و دەتوانێت بچێتە ڕاو لەگەڵ خەڵکی دەیەکە یعنی هەم ناڵێن بچێتەشە دەچووە ڕاو دین هەتا سەردەمی ساسانیەکان تەمەشا دەکەین بوون بە زەردەشتیەت هەر لە تەمەنی 15 ساڵیدا بووە یعنی لە تەمەنی باڵغبووندا ئەوان پێیدا ئێستا فارس دەڵێن سەدرە و کوشتی لە سەردەمی ساسانیدا پێیان وتووە شەپک ئێستاش لە باکوور دەڵێن شاڵ و شەپک یعنی ڕانک و چۆغا ئەنجا ئەو شتەی کە ماوە کە باسی دەکەن لە مەرەز دروست کراوە و دەبێەوە یعنی شەپکێکی مەرەزیان دروست کردووە ئەمڕۆ لە هەندینێکی سپیان هەیە لەبەری دەکەن کۆن لە سەردەمی ساسانیدا شەپک بەستووە بووە و پشتێنیان بەستووە بەو دەستورەش ئێمە ئێستا لە پەرزگای زەردەشتیانی کوردستان لە ستۆکهۆلم شاڵبەندی و بوون بە زەردەشتی بەڕێوە دەبین و هەتا ئێستا بە کورد و بە فارس و بە کۆمەڵێ لە نەتەوە ئۆروپیەکانەوە تا 5-6 ڕووسیشمان هەیە هەموو بە دەستوری پشتێنی کوردی کراونەتە زەردەشتی ئەوەش کۆنترین دەستوری بوونە بە زەردەشتی چونکە پەیوەندی بە کەلتوری کۆمەڵایەتیەوە هەیە کە زۆر زۆر کۆنە ئەجا بۆ ئێمە بەستم لە ئازادی هەڵبژاردن یەکێ لە دایک و باوکێکی زەردەشتی دروست پەیدا بێت دەبێ کاتی بدرێتێت تێبگات و هەڵبژێرێ کە ئەوەی نەکرد ئێمە لە خودی ناوەڕۆکی زەردەشتێتەکە لاماندا باسێکی کە هەیە لە زەردەشتێتە کە زۆر زۆر گرنگە ئێمەی زەردەشتی قودسیەتێکی زۆر زۆر تایبەتیبان هەیە بۆ ئاو و هەوا و خاک و ڕووناکی یا ئاگر بەو چوارە ئێمە پێی دەڵێن ژینگە یعنی ژینگەی ئێمە لەو چوار هێزە پێک هاتووە ئێمە لە دەرەوەی سروشت ناژین ئێمە پێکەوە لەگەڵ سروشت دەشین ئەو ڕۆژەی سروشت پیس دەکەین سروشت دەکوژین وەکو ئەوەیە خۆمان دەکوژین ئەو ڕۆژەیە ئاوەکەمان پیس دەکەین وەکو ئەوەیە خۆمان پیسکەین ئەو ڕۆژەی کە خاکەکەمان پیس دەکەین وەکو ئەوەیە خۆمان پیس دەکەین و ئەرکی مرۆڤیش پاک و خاوێنیە تەندروستیە دروستکردنە بەرەو پێشەوە بردنە کە هاتین ئێمە دەستمان لە کوشتنی سروشتدا هەبوو کەواتە بەرامبەر بە هەموو ئەرکەکانمان تاوانمان کرد بۆیە پیرۆزراگرتنی سروشت ئێمە بەلای ئێمەوە گەلێ مەزنە ئێمە پیان گوتووین دەڵێ خۆر باوکە خاک دایکە ئاگر برایە ئاو خوشکە یعنی ئەوانە بەشێکن لە خێزانی ئێمە و سروشت پێکەوە یەک خێزانین کەواتە ئەهلی خێزانێک چۆن خێزانی خۆی دەکوژێ و سەری دەبڕێ و پیسی دەکا و لە ناوی دەبا ئەمە دیدی ئێمەیە بۆ سروشت سروشت شتێک نییە لە ئێمە بە دوور بێ سروشت بەشێکی زۆر زۆر گرنگی ژیانی ئێمەیە ئەمەش لەبارەی سروشتەوە ئەلبەتە ئەم باسانە هەموو دەکرێت پتری پێ ببەخشرێ بەڵام هەوڵ دەدەین بە کورتی بیبڕینەوە لێرەدا نمونەیەکی کە دێنم ئێمە کە شاڵبەندی دەکەین کە یەکێ دەبێ بە زەردەشتی یەکێ لە شتەکانی کە بەدوای ئەمە دەستور وایە ئەمن دەیڵێم و ئەو بەدوامدا دەڵێتەوە یەکێ لە شتەکانی کە دەیڵێتەوە بەدوامدا دەڵێ پیرۆز ڕادەگرم خاک پیرۆز ڕادەگرم ئاو پیرۆز ڕادەگرم خۆر پیرۆز ڕادەگرم هەند یعنی هەوا پیرۆز ڕادەگرم دار و ڕووەک پیرۆز ڕادەگرم ئاگر پیرۆز ڕادەگرم گیانداران درود و ستایش بۆ گشت ئافریدەکانی سەروەری زانە یعنی ئەمە بەشێکە لە دابوونەریتی بوون بە زەردەشتیەت لای ئێمەدا دەبێت دانی پێدا بنەی کە من ئامادەم ئەو ڕێزە لە سروشت بگرم کە ڕێزت لە سروشت نەگرت لە بەشێکی هەرە گرنگی بیر و بۆ چوونەکانمان لا دەدەی
شتێکی کەس هەیە ئەمان لە دەستورەکان بامەدا کە باسی کە دەبین بە زەردەشتیەت ئەوش بۆ ئاگاداری خراپ نییە. ئەمە دەڵێ من بۆ وەکو بۆم باسکردن مەزداییزم هەبووە، یعنی مەزدا هەیە، بەڵام کە دەبی بە دەستوری زەردەشتی هەڵدەگری مەزداییزم، یعنی بە عەقڵی زەردەشت مەزداییزم پەیڕەوی دەکەم. کەوتت بە عەقڵی زەردەشت پەیڕەوی دەکەم کەواتە لێرەدا دەبێت تۆ لەناو ئەو دینە کوردی کە هەمانە، لەناو ئەو دینی مغانەی کە هەمانە بێی پرینسیپ و گەوهەری فەلسەفەی زەردەشتیەت بخەملێنی و بەکاری بێنی لە چاکە و لە ڕێزگرتن و لە خەبات بۆ پێشکەوتن. و بۆیەش ئێمە هەتا ئەمڕۆ ئەو سمبۆلەمان هێشتوتەوە. وەکو بۆم باسکردن ئەو سمبۆلە ئەلبەتە فارسەکان بە شادیەوە دەڵێن بەرهەمی زەمانی هەخامنشیەکانە، یعنی دوای ماتکە فارس هاتنە سەر حکوم. ئەمنیش پێ دەڵێم بەڵێ بەرهەمی زەمانی هەخامنشیەکانە، بەس هەخامنشی دروستی نەکردووە. مغوی کورد کە شۆڕشی کرد هات ئەوەی دانا بەرامبەر بە هەخامنشیەکان و لە هەموو جێگایەکدا ئاگرکەدە دروست کرابێ، یعنی مخ هەبووە و لە هەموو جێگایەکدا مخ ئاگرکەدەی دروست کردە بێ هاتووە ئەو سمبۆلەی لەسەر داناوە کە سمبۆلی شۆڕشە. هەتاکو ئەو ڕۆژەی دیسان دەسەڵات دەگرنەوە دەست و دێنەوە شاری پیرۆزی زەردەشتیان کە شاری بەغدادی کۆنا کە ئەمڕۆ بۆتە پایتەختی دەوڵەتی عێراق بەداخەوە، لەوێ دیسان ئاگری زەردەشتیەتیان کردەوە و یەکەم دەوڵەتی زەردەشتی جیهان و مێژویان دروست کرد. یەکەم جار بۆ لە مێژوودا کە زەردەشتیەت وەکو دینی دەوڵەت دروست کرا و پایتەختەکەی شاری بەغدایە. ئەمە ڕاستیەکی مێژوویە کە پایتەختی ساسانیەکان شاری بەغدا بوون و دینی دەوڵەتی ساسانی دینی زەردەشتی بووە. لە ناو کتێبەکاندا بگەڕێ بزانە چەند کەس باسی شاری بەغداد بۆ دەکەم کە باسی زەردەشتیەتی تێدا نووسراوە، چونکە لە زەردەشت زۆر قسە دەگوترێ. ئێمە دوو بەڵگەمان پێیە وەکو بەڵگەی مێژووی مابێتەوە. یەکی ئێمە دەزانین ساسانیەکان و دەوڵەت و بەغدا و دینی زەردەشتی بەڕەسمی لەوێدا دانیشتوون. بەڵگەی دووەم شۆڕشی گۆماتایە کە داریۆش خۆی لەسەر بەردەکان نووسیوێتی باسی دەکا. لە شۆڕشی گۆماتایە ئەلبەتە داریۆش بە خراپە باسی دەکا، دەڵێ وابوو وابوو وابوو. داریۆش دەڵێ گۆماتە هەموو پەرزگاکانی تێکدا. ئەمە بەڵگەی زەردەشتیەتە، چونکە تەنها زەردەشتیەت دەڵێ نابێت پەرزگا هەبێ. دەڵێ خالقی کەون و کائینات پەرزگای بۆچی تۆ بچیت بە قوڕ و بە بەرد خانوویەکی بۆ بکەی بڵێ من خوا ئەپەرستم. ئەو هەموو سروشتە دەیە بڕۆ سەر جادە ڕاوەستە لە ناو ئەو دار و دارستانەدا، بڕۆ سەری شاخێک ڕاوەستە دەستت بەرزکەرەوە بۆ خوا نوێژی خۆت بکە. کەواتە ئافریدگاری کەون و کائینات پێویستی بە ژوورێک نییە لە قوڕ و بەرد دروست کرابێ. لەسەر ئەو بنەمایەیە کە گۆماتە یەک پەرزگا ناهێڵێتەوە. ئەنجا داریۆش شانازی دەکا، دەڵێ کە هاتمەوە هەموو پەرزگاکانم دروست کردەوە. ئەوەش گەورەترین بەڵگەیە بکە بۆ ئەوەی ئەخمینیەکان، من پێیان ناڵێن فارسەکان چونکە ئەخمینی خێزانێکە، یعنی بنەماڵەیەکە، نە فارسن و نە هندن و هین، ئەوە شتێکی کێیە من بێنەماڵەن حکومیان. بەڵام ئەخمینیەکان یا هەخامنشەکان خۆیان زەردەشتی نەبوون، چونکە دژ بە پرینسیپی نەبوونی پەرزگا وەستانەوە ئەوەی گۆماتە کرد. ئەمە بەڵگەیەکی مێژوویە نووسراوە، شیکردنەوەشی ئاسانە. و ئەوەی باسیشم کردی ساسانیەکان و خۆشیان باسی مێژووی مۆغ دەکەن، چۆن مۆغەکانیان دوور کردەوە و مۆغەکان شۆڕشیان کرد و دوایی هاتنەوە دەوڵەتی پیرۆزی زەردەشتیان لە پایتەختی پیرۆزدا دروست کردەوە کە بەغدادە، یعنی خوداداد. ئەمەش بەشێک لەوە. لە باسی بەهەشت و دۆزەختا ئەوڵەتە کە کراوە یەکەم دین لە دنیادا کە باسی چاکە و خراپەی کردووە، باسی بەهەشت و دۆزەخیشی تێدا کراوە، بەڵام بەو شێوەیە ناکە دینە سامیەکان، مەسیحیەکان و جوولەکەکان و پاشان لە دینی ئیسلامیدا باس کراوە و فلان دەچێت ئەوە دەسووتێنێ و ئەوە وای لێ دێ و لەوێ خواردنەوە هەیە و لەوێ خواردنەوە نییە. ئیتر ئەو ئێمە هیچمان پێ نییە کە وردەکاری بێ بەرامبەر بە بەهەشت و بە دۆزەخ، ئێمە نازانین چۆن. بەڵام ئەوەی باسی کردووە دەڵێ ئەوەی ئینسانی چاکبێ و لە ژیانە چاکەی کردبێ دەچێتە خانەی چاکە، خانەی نەوا، یعنی خانەی مۆسیقا، خانەی ئارامی. ئەمە دەزانین جێیەکە ئارامیە و باسیش دەکرێ کە ئەمە خانەیەکی ڕۆحیە، یعنی لەشی تیان نیە، خانەیەکە بۆ ئارامی ڕۆح، بۆ ئارامی جان،
کەواتە لەو خانەیەدا مۆسیقا و نەوامان هەیە خانەی ئارامیە لەوی کەدا لە خانەی تاریکیدایە یعنی دەچیتە تاریکیەوە و بۆ ئێمەی لە سوید دەژین ئەلبەتە ئەوەش خۆشە باسی کەم دیاردەی ڕووناکی تەنها بەهەشتیە یعنی ڕووناکی ناکرێت لە دۆزەخدا ڕووناک بێت چونکە ڕووناکی داردەیەکی بەهەشتیە بەهەشتدا ڕووناکە ئەمما لە دۆزەخدا تاریکە تۆگە لە دۆزەخدا داگرسێنی ڕووناکێکیتەوە بەڵام دۆزەخی ئێمە دۆزەخی تاریکە بۆ ئێمەی لە سویدیش ئەژین بە تایبەتی ئەم مانگانەی 12 و 2 کە وڵاتێکە 6 مانگ تاریکە دەزانین بۆ دۆزەخ تاریکە دڵت دەتەقێ بەرگەگرتن لە تاریکیدا زۆر زەحمەتە چاوەخواخوامانە بگەینەوە کۆتایی مانجی 2 سەرەتاکانی مانجی 3 هەتاومان لێ هەڵبێتەوە ئەمەش لەبارەی بە کورتی لەبارەی هینەوە دۆزەخ و بەهەشتەوە خۆشبەختی و شادمانی دەڵێ خۆشبەختی دەستکەوتی ئەو کەسانەیە کە خەبات بۆ خۆشبەختی کەسانی تر دەکەن یعنی تۆ دەڵێ من چۆن شاد بووم ئەمن دەڵێم کاکە تۆ کە کردارێکی چاکت کرد نەفرێکی بەرامبەر پێی شاد بوو ڕەتفعل دەبێ ئەو شادیە بۆ تۆ دێتەوە ئەمما تۆ کردارێ بکەی خۆتی پێشادکەی کەڵکت بۆ کۆمەلگاکەت چی بوو بە من چی ئەنجا لێرەدا هەستان وتە پرسیاری نوێژیان کرد وتیان نوێژ دەکەن گوتمان بەڵێ ئێمە ڕۆژی 5 نوێژمان هەیە بۆ ئەوەی دەیەوێ بیکە ئێمە فەرزمان نییە نوێژ بێ چونکە نوێژ شتێکە مرۆڤ بۆ خۆی دەکە بۆ کەسی کەی ناکە یعنی کە تۆ ڕۆژی 5 نوێژ دەکەی کەڵکت بۆ من چییە من براتم لە تەنیشتت دانیشتوم تۆ بۆ خۆت 5 نوێژ دەکەی کەڵکت بۆ من چییە بەڵام نوێژەکە کەڵکی بۆ خۆتەیە حەز دەکەی نوێژ بکەی کە سەبووری و ئۆقرەیی بە دڵ و ویژدانت دەداتەوە و حەز دەکەی لە خوداکەت نزیک دەبیتەوە بیکە